بۆیە دەگریم چونکە قورئانەکەم نەخوێندە ئەمڕۆ. دڵی پاک و ئەهلی بەهەشتە بێ بەم شێوەیە بێ. ئەگری بۆ ئەوەی قورئانی نەخوێناوە ئەمڕۆ بە پێی پێویست، ئەوەی کە دایناوە تەواوی نەکردووە، ئەی تۆ هەر نایخوێنی ڕەمەزان بۆ ڕەمەزانەکە بیکەیتەوە. ئەی بۆ خۆت ناگری، بۆ حاڵی خۆت ناگریت. ئاخر ئەوانە بەو شێوە چون بۆ بەهەشت. خواناسان بەو شێوەیە بەهەشتیان مسەوگەر کرد، بەردەوام خۆیان بە خراپ دەزانی. ڕۆژێ قورئانیان نەخوێنایە دەگریان بە گوناه و تاوانەکانیان. پرسیار لە هەر کەسێک لە ئێوە بکەم بۆچی هاتنەوە بۆ مزگەوت؟ دەکەن دەڵێن بۆی خوا لێمان خۆش بێ، لێمان ڕازی بێت، بۆی بڕۆینە بەهەشتەوە. پێت خۆش ئەهلی بەهەشت بی؟ بێگومان هەمومان پێمان خۆشە. دەیزانی ئەهلی بەهەشت چۆنن؟ ئەهلی بەهەشت ئەوانە نین کەڵێن گوناح و تاوانمانیە چیمان کردووە. ئەهلی بەهەشت وانین بەخوا. ئەوە قسەی خۆت ئەمام حاجیگیان. ئەهلی بەهەشت ناڵن ئێمە چیمان کردووە، خۆ پیامان نەکوشتووە، خۆ دزیمان نەکردووە، خۆ زینامان نەکردووە. ئەهلی بەهەشت ئەمانن کە خوا باسییانی کردووە. ئەوەی تۆ ئەوە شەیتان فێری کردوتە، بەڵام خوا ئەمەی فێری ئێمە کردووە. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم. هەر کاتێک گوناه و تاوانێکیان کرد، تووشی غەڵەتێک بوون، تووشی هەر تاوانێک بوون، ئەهلی بەهەشت دەڵێن یەکسە چێکن؟ فاستغفروا لذنوبهم. یەکسە دەڵێن خوای لێمان خۆش بە غەڵەتمان کرد، خوای لێمان خۆش بە تاوانمان کرد. ئەوە ئەهلی بەهەشتە. بەردەوام دەڵێ خوای لێم خۆش بە، بەردەوام دەڵێ خوای گیان من گوناهم کرد، تۆ لێم خۆش بە، من زاڵم و ستەمکارم. ئەهلی بەهەشتە بێ بەو شێوەیە بێ. ئەگە بە تەمای بەهەشتی مەڵێ گوناحم نەکردووە، بڵێ خوای لێم خۆش بە، بەردەوام. یەکێک لە پیاوچاکان ئیمامی ئەبوو داود باسێکە کە ئیمامی ئەبوو داود باسی ئەم پیاوەمان بۆ دەکات، دەفەرمێ دەخەلت على كرز الحارثي فوجدته يبكي. ئەفەرمێ ڕۆشتم بۆ لای ئیمامی کورزی الحارثی، ئیمامێکی زۆر گەورە خواناز بۆ ڕەحمەتی خوا لێ بێ، ئیمامی کورز الحارثی. ئەفەرمێ چوومە ژوورەوە بۆ لای تەماشا ئەکەم، ئەگری، سەری داخستەوە دەستی کردەوە بە گریان، زۆر ئەگری. وتم ڕەحمەتی خوا لێ بێ، بۆچی وا دەگریت؟ بۆچی وا بێتاقەتی؟ چی ڕووی داوە؟ کێ مردووە؟ فەرمووی واللهی بۆ ئەوە دەگریم ئەمڕۆ هەموو ڕۆژێ بەشی قورئانم داناو دەیخوێنم، هەموو ڕۆژێک چەند جوزێکم داناو بیخوێنم، بەس ئەمڕۆ ئەو چەند جوز ئەم بۆ نەخوێنرا. بۆیە دەگریم چونکە قورئانەکەم نەخوێندە ئەمڕۆ. دڵی پاک و ئەهلی بەهەشتە بێ بەم شێوەیە بێ. ئەگری بۆ ئەوەی قورئانی نەخوێناوە ئەمڕۆ بە پێی پێویست، ئەوەی کە دایناوە تەواوی نەکردووە، ئەی تۆ هەر نایخوێنی ڕەمەزان بۆ ڕەمەزانەکە بیکەیتەوە. ئەی بۆ خۆت ناگری، بۆ حاڵی خۆت ناگریت. ئاخر ئەوانە بەو شێوە چون بۆ بەهەشت. خواناسان بەو شێوەیە بەهەشتیان مسەوگەر کرد، بەردەوام خۆیان بە خراپ دەزانی. ڕۆژێ قورئانیان نەخوێنایە دەگریان بە گوناه و تاوانەکانیان. دەی تۆش ئەهلی بەهەشت بە ئیزنی خوا بەردەوام بڵێ خوای لێم خۆش بە، خۆت بە گوناهبار و مجریم و تاوانبار بزانە. ئەو کاتە ئینشاءڵڵا خوا ڕەحمت پێیەکە، ئەو کاتە خوا ڕەحمت پێکە و لێت خۆشە بێ، چونکە خۆت بە تاوانبار دەزانی. بەڵام هەر کاتێ خۆت بە پەپولە و بە مەلایکە زانی، خوای گەورە خەزە بەڕژێنێ بەسەرتە، چونکە نابێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتە دەرسێ، ئەفەرمێ واللهی من پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم نازانم لە قیامەت چیم بەسەرا دێ. مام حاجیش ئەڵێ من بە پاو پێڵاوەشمە بەهەشتەوە. ئەی بێ ئاگا، ئەی بێ عیلم بخوێنە، شارەزا بە لە دین. ماڵێ چیم کردووە؟ بڵێ هەموو شتێکم کردووە، بڵێ خوای لێم خۆش بە. ئەوەی کەم ڕۆ باسمان کرد ئەوەیە ئینشاءڵڵا با بەردەوام بڵین ئەستەغفیر الله، خوای لێمان خۆش بە، بەردەوام تۆبە بکەین، ئینشاءڵڵا خوای گەورەش غەزەبمان لێ ناگرێ، ڕەحم و میهرەبانی خۆی دەڕژێنێ بەسەر.